لە پاش زیاتر لە 4 مانگ لە پێشبڕکێ هەڵبژاردننی بەرایی پارتی کۆماری و دیموکراتەکانی ئەمریکا کۆتایی پێهات. لە نێوان 17 کاندیدی کۆماری بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو دۆناڵد ترامپ توانی ببێتە دوایمین پاڵێورایی کۆماریەکان و هیلاری کلینتنیش وەک یەکەم ژن لە مێژووی ئەمریکا بۆ پاڵێورایی چاوەڕوانکراوی پارتی دیموکراتەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کە بڕیار وایە لە 8 یانزەی ئەم ساڵ ئەنجام بدرێت. بەمەش پێشبڕکێ بەرەو کۆشکی سپی پێی نایە قۆناغێکی ترەوە کە تیایدا کۆماری و دیموکراتەکان ڕاستەوخۆ ڕوبەڕووی یەکدی دەبنەوە. هیلاری کلینتن کە بە سیاسییکی بە ئەزمون ناسراوە ڕوبەڕووی پیاەک دەبێتەوە کە جگە لە کاری بازرگانی هیچ پێشینێکی سیاسی نییە. من سەر سۆماوە لەوەی کە دۆناڵد ترامپ گەیشتۆتە ئەو سەرکەوتنەی کە تا ئێستا پێی گەیشتووە و تێی ناگەم، بەڵام من بە گروتینێکی زۆرەوە پشتگیری هیلاریەکەم بۆ سەرۆکایەتی و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، چونکە هیلاری کەسێکی گونجاوە بۆ کاروباری دەرەوە و لە کێشەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئاسیا تێگات. لەبەرەوەی وەزیری دەرەوە بووە بۆ ماوەی 4 ساڵ. ئەمە وای کردووە پەیوەندیی باشی هەبێت و زۆری لە سیاسەتە ئابوووریەکانی ڕازیم. هیلاری پشتگیری لە مافی ژنان و کەمینەکانەکات. هەرچەندە لە ڕێگەی کۆنگری هەردوو پارتی کۆماری و دیموکراتەوە بە فەرمی کاندیدەکان یەکلا دەکرێنەوە لەلایەن ئەندامانی هەڵبژێردراوی خەڵکەوە بۆ کۆنگرە، بەڵام کۆمەڵێکی تر مافی بەشداریکردنی کۆنگرایان هەیە کە بە سوپەر دێڵگەیتەکان ناسراون. ئەمانە خۆیان لە ئەندامانی دیموکراتی و کۆماریەکان دەبینێتەوە لە ئەنجومەنی نوێنەران و پیرانی ئەمریکا. زۆرجار دەنگی سوپەر دێڵگەیتەکان لەسەر کاندیدێکی دیاریکراو یەکلاکەرەوە دەبێت. هەرچەندە دۆناڵد ترامپ توانیویەتی زۆرترین دەنگی لایەنگرانی کۆماریەکان بەدەست بهێنێت، بەڵام بەهۆی لێدوانە توندەکانیەوە ترامپ تا ئێستا بەشێکی زۆری دامەزراوی کۆماریەکانی لەگەڵدا نییە. ئەندامانی بزوتنەوەی دژە ترامپ پێیان وایە پشتگیریکردن لە ترامپ واتە دۆڕانی کۆماریەکان بە هیلاری کلینتن. بۆیە لە ئێستادا باز لەوە دەکەن لە کۆنگرەی کۆماریەکان کاندیدێکی سەربەخۆ دژی ترامپ پێشکەش بکەن کە ئەمەش بە بڕوای چاودێران ئەوەندەی تر دەنگی کۆماریەکان دابەش ئەکات و چانسی زیاتر دەدات لە دیموکراتەکان بۆ برنەوە. بێرنی ساندەرسی پاڵێورایی دووەمی دیموکراتەکان و تاکە ڕکابەری هیلاری کلینتن سەرڕای ئەوەی دەنگی نزیکی 10 ملیۆن کەسی لە 22 ویلایەت بەدەست هێناوە، بەڵام لەبەر نەبوونی پشتگیری تەواو لەلایەن سوپەر دێڵگەیتەکانەوە چانسی یەکلابوونەوەی وەکو کاندیدی دیموکراتەکان نەماوە. بەڵام بێرنی ئاماژە بەوە دەکات کە لە هەوڵەکانی بەردەوام دەبێت تا کۆنگرەی دیموکراتەکان کە لە 25 حەوت لە شاری فیلادلفیا ئەنجام دەدرێت. دوای پەیوەندیەکی تەلەفۆنی نێوان ئۆباما و بێرنی چاوەڕێ دەکرێت بێرنی لە کۆشکی سپی لە ڕۆژی پێنجشەمە لەگەڵ ئۆباما کۆ ببێتەوە. ئۆباما کە ڕۆڵی نێوەنگیری دەبینێت لە نێوان هیلاری کلینتن و بێرنی ساندەرسدا، چاودێران پێیان وایە ئەم کۆبوونەوەی لەگەڵ بێرنی بۆ ئەوەیە تاکو بێرنی ڕازی بکات بەلایەنگرانی بڵێت پشتگیری هیلاری کلینتن بکەن لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە پێناو دژاتی ترامپ و سەرکەوتنی دیموکراتەکان. هۆکاری پشتگیری من بۆ هیلاری بەهۆی ئەوەیە کە هیلاری ئەزمونێکی زۆری لە حکومەتدا هەیە. وەزیری دەرەوە و سیناتۆر بووە. دوای تەواوکردنی زانکۆش هیلاری بە زۆر پرۆژەی خزمەتگوزاری کۆمەڵگە و پاراستنی مافی منداڵ دەست پێ کرد. بەڕاستی بە کەسێک دەبینم کە لە ئیش و کارەکانی حکوومەتی فیدراڵی ئێمە تێدەگات لە بەرامبەر دۆناڵد ترامپ کە هیچ کات لە پۆستێکی هەڵبژێرا و لەلایەن خەڵکەوە کاری نەکردووە. لە ئێستادا و لە دوای دەستپێکردنی پێشبڕکێ بۆ سەرۆکایەتی ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەخۆ لە نێوان ترامپ و هیلاری، ڕاپرسیەکان پێوان دەڵێن کە زۆرینەی هاوڵاتیانی ئەمریکی کەساتی هیلاری کلینتنیان بەلاوە گونجاوترە بۆ سەرۆکی ئەمریکا بە بەراورد بە دۆناڵد ترامپ کە تا ئێستا بەهۆی لێدوانەکانیەوە جگە لە لایەنگران تەنانەت نەیتوانیوە خودی سەرکردایەتی پارتی کۆماری بۆ پشتگیریکردنی خۆی مسۆگەر بکات. بۆیە دەبێت جگە لە پێشبڕکێ لە بەرامبەر هیلاریەکی بە ئەزمون ترامپ دەبێت هەوڵی کۆکردنەوە و یەکخستنی پارتی کۆماری بدات لە بەرژەوەندی خۆی پێش دەستپێکردنی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا. هونەر ئەنوەر، NRT، واشنگتن DC.